لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا يا أرحم الراحمين. خوش هەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگبوون وەکو دیارە هەموو جارێک بەبیر بینەرانی خۆشەویست دەینەوە کە بەرنامەکەمان تایبەتە بە چۆنیەتی دروستکردنی کەسێکی پێشەنگدا کە ئەم بەرنامەیە هەشتا و یەکەمین بەرنامەیە تەنها لەسەر پێشەنگبوون کە سیسلەیەکە هەمووی پێکەوە ڕەبتە چۆن دەتوانی کەسێکی پێشەنگ خاوەن پێیام خاوەندید کە بەڕاستی بتوانی کە خزمەتی کۆمەلگا بکە، خزمەتی پەیامەکەی بکە، خزمەتی دیدەکەی بکە. چونکە لەم سەردەما بەڕاستی کە وەکو باز دەکرێت کە ئەم سەردەما سیستەمی پوچی وەی لێ کردووە کە چەندەها کۆمەڵە کەسێکی کردە ئەستێرە کە هیچیان لە هەمبانەدانی. ئێمەش دەبیت چۆن بتوانین کۆمەڵە کەسێکی پێشەنگ کە خاوەن پەیام، خاوەن دید، خاوەن ئامانجی بەهای بەرزدا بتوانین دروستکەین. کە باسی چەندەها بنچینەمان کرد کە گوتمان کە ئێمە لەسەر 5 بنچینەی سەرەکی دەتوانی کەسێکی پێشەنگ دروست بکەین. یەکەم بنچینەی بەهایەکان و کە بە تەفسیلی باسمان کرد کە بەهای ئیمانی 5 خاڵمان لێ باس کرد، بەهای نەفسی، بەهای ڕەوشتی، بەهای ئەزمموی، بەهای عەتا. ئەوە هەموو بەهایەکانە لە بەرنامەکانی پێشوو بە تەفسیلی باس کرا. لە پاشەوەی هاتین کە باسی پلاندانانمان کرد بە هەمان شێوە بوار، ئامانجەکان، پلەبەندی، هاوسەنگی، ڕۆشنبیری و ساماندا بە تێر و تەسەلی باسی پلانمان کرد زۆرەکانی چۆنە و چۆنیە. هەروەها سێم پەیوەندیەکان، ئینسان چۆن پەیوەندیەکانی خۆی ڕێک بێخی لەگەر خودی خۆی زۆرە پەیوەندیەکێ لەگەر خەڵک، لەگەر خاوەن ئەو کەسانی کە دەسەڵاتن یان هەیە مەبەستمان دەسەڵاتیان هەم مەبەستی دەسەڵاتی سیاسی نیە بەڵکو هەر دەسەڵاتیشتر هەبی، هەروەها لەگەر دۆستەکانی چۆن بە شێوەیەک پەیوەندی دەکات، هەروەها لەگەر ئەو کەسانێک کە ڕکابەر و یان دوژمنەکانیتی. لە پاش ئەوەی کە لە چەند بەرنامەی پێشوودا کە هەتا بەرنامەی هەشتادا کە لە پاشەوەی هاتینە سەر چوارەم بنچین لە لێهاتووی یا مەهارات کە بە زمانی عەرەبی پێدەوترێت ئایا مەهارات ئەو کەسەی دەیەوێت بێتە پێشەنگێکی چاک دەبێت چەندەها لێهاتووی هەبی، چەندەها مەهاراتی هەبی. یەک لەو مەهاراتانە کە لە بەرنامەکانی پێشوو پێ لە 4 بەرنامە کە ڕوونمان کردەوە کە لێهاتووی هەبی لە چی؟ لە خۆت بەڕێوەبردنی خۆت، لێهاتووی بەڕێوەبردن یان لێهاتووی کارژێڕی. لێرەدا کە باسی خودمان کرد کە ئینسان چۆن دەتوانی خۆی بەڕێوەبرد وەکو خۆی. ئەویش کردمانە 5 خاڵ کە ئینسان چۆن دەتوانی بەڕێوەبردنی کات، چۆن دەتوانی ئەو کاتێک کە خوای پەروەردگار دایەتە ئینسان بە شێوەیەک باسمان کرد. تایبەتمەندی لەسەر یەک شتدا سربوونەوە لەسەری وەکو باسمان کرد کە چۆن دەتوانی کەسێکی پسپۆر دروست بکەین کە دووەم خاڵدا کە کەسەکە دەبێت سربتووە لەسەر بوارێکدا. هەروە پلاندانان بۆ خانەغانەکانی دەرکەوتن چەند جار باسی پلان دەکەین کە ئەم ڕۆژ بە هەمان شێوە باسی پلان دەکەینەوە. تێگەیشتن لە خودی خۆی، ئینسانەکە لە خۆی بگە لە چه ئاستێکە لە کۆنتڕۆلکردنی خۆی کە ئەوانە کەن کۆنتڕۆلکرد خۆی وەکڵتە بنەفسیان تەذکیەت و نەفس کە ئەو بابەتانە کە لە بەرنامەکانی پێشوودا باسمان کرد. دەینە سەر پێویستە کە خاڵیشتر ئەمڕۆ باز دەکەین کە 5 بەرنامەی لەسەر دەکەین ئەویش بریتە کە لێهاتوویی کارژێڕی کە ئینسان دەبی لێهاتوویی کارژێڕی هەبی. ئەم لێهاتوویی کارژێریە کە لێهاتوویی کارژێری بنچینەی، چونکە هەندێک لێهاتووی کارژێری زۆرمانی بەڵام بنچینەینە زۆر سەرەکینە بە هیچ شێوەیەک ئینسان ناتوانانی خۆی لێ دوور بکاتەوە. چونکە ئەگەر بێت و تەماشا بکەین هەموو مرۆڤ پێویستی بەچ هەیە، پێویستی بەوەی هەیە کاتێک بۆ نمونەکە کە ڕۆژ دادێ کە پێش ئەوەی ئینسانە کە سبەی فکر دەکاتەوە بیر دەکاتەوە ئایا سبەنی چ دەکات. سبەنێ دەبی ساعت 8 هەستی لە پاش ئەوەی زلەکانی خۆی بگۆڕێ، لە پاش ئەوەی بچی سیارەکەی هەمووی تەواوە، هەموو شتەکان پلانێکی هەیە، هەرچەندە پلانێکی نەنووسراوەیە بەڵام پلانێکی لە نامێژ هەروە ڕێخستنێکیشی لە بۆ کارەکەدا دەنێت. هەموو ئینسانێکدا هەموو مرۆڤێکدا پێویستی بە دوو شت هەیە لە ژیانیدا. هەموو مرۆڤێکیش دەکە ئینجا بە نووسراوە و بەغێر نووسراوە ئەویش پلان لەگەڵ ڕێخستندا کە ئەم دوو شتە بۆی ئەوەی
بۆ ئەوەی چێ بڕیا لەسەر شتەکاندا بە شێوەیەکی چەند دروستدا. ئینجا مەبەدەین هەموو کەسێک ئەو ئیشە دەکەن. ئینجا ئەگەر بێت کەسێک ببێتە پێشەوای خەڵک یان ببێتە پێشەنجی خەڵکدا، دەبیست بە شێوێک گرنگی بە و بوارە کارژێریانە بدات چۆن بتوانانی کە خۆی تێدا خۆی بینتەوە. بۆیە ئێمە چەندەها لێهاتوویمان هەیە وەکو لێهاتووی پێشەوەتی، لێهاتووی توانە سەربڕیادان، هەروە ئامادەکردنی خشتەی کارکردن، هەروە چۆنیەتی پرۆژەکان دیاری دەکات بە شێوەیەک دیاریان دەکات و هەروە چۆن بەرنامەکان بەڕێوە دەبات و هەروە چۆن پەیام دەگەینێتە خەڵکدا، هەروە چۆن سەردەکەوێت و بەردەوام دەبێت. ئەوە هەمووی پێویستە لەسەر کەسێکدا، ئەمە هەموو پێویستە کارێکی کارژێریە. بۆ ئێمە لە کە کارە کێرجیرە لێهاتوویە کارژێرەکان کە ئێمە لە باسی 5 خاڵ دەکەین، ئەمڕۆ دەباسی 1 خاڵ دەکەین. ئەویش کە 5 خاڵی سەرەکیە پلاندانان، هەروە ڕێخستن، هەروە چۆنیەتی پێشەوایەتیکردنی خەڵکدا هەریەکەچیان بەخۆی زانستێکی سەر بەخۆی. بەڵام ئێمە هەریەکێکیان لەوانە دەواازەیەک یان کاتێک ئێمە باسی ئەمڕۆ باسی پلان دەکەین کە لە پێشودا پلانمە بە تێر و تەسەلی بازکرێن، بەڵام لەو بەرنامە تەنها باسی پلان دەکەینەوە کە گرنگیەکەی چۆنە، لە پاشەوەی بەرنمەیەک لەسەر ڕێخستن دەکەین، لە پاشەوە بەرنامە پێشەوایەتی لێهاتووی لە بڕیاردان اتخاذ القرار کە ڕاستی بەڕاستی شتێکی زۆر گرنگە ئینسانی پێشەنگ و یان پێشەوە چۆن کە بڕیار دەدا، بە چه ئالیەتێک بڕیار دەدا. زۆر جاربێ ئەو ئالیەتێکی ئینسان شەرنی ئینسان کە بڕیاریدا یان کەسێکی بۆ چۆنیەتی بڕیاردان، هەندێک کاتێ بڕیار دەبی خێرابێ، هەندێک دەبی لەسەر خۆبی، هەروە خشتەی کارکردن ئینجا خشتەی کارکردن ئینسانەکە چۆن دەیکەوت چۆن دایکە. کە بەرنامەی ئەوڕۆمان لەسەر خودی یەکەم لێهاتوویە، یەکەم مەهاراتە کە ئینسان کە ئەو پێشەوە کەسەی دەبتە کەسێکی پێشەنگ توانای چی هەبی، توانای پلانی هەبی. وەکو پلان کە کاتێک کە دیاریکردنی چیە؟ پلان کە دیاریکردنی دید و ئامانجەکانە. ئینجا کەسێک دێ کە ڕوئیایەکی هەبی، ئەم ڕوئیایە دیدێکی هەبی، وێنەیەکی هەبی، چەندە ئامانجێکی دیاریکراوی هەبی. کەواتە پلان پەیوەندی بەچی هەیە؟ بە وێنە. وێنەی چی؟ وێنەی داهاتوو. ئایا لە داهاتوودا ئەو ئینسانە دەگاتە شوێن بەرەو کوێ دەچی؟ شتێکی مستەقبەلیە. وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە خەندەقەکە بەردێکی گەورەیان دەکەوتە پێش سەحابەکان، پێغەمبەر صلی الله عليه ناتوانی سەحابەکان ناتوان بیشێن، پێغەمبەر دەیشێن. بەڵام لەگەر هەر لێدانێک لەم بەردە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوئیایەک دەداتە شێ، دەداتە سەحابە دەرێ کە کیسرا، مولکی کیسرا مسلمانەکان فەتح دەکەن، لە پاشەوە مولکی ڕۆم فەتح دەکەن. ئەمە هەمووی دید و ڕوئیایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باشیسی دەکا، باسی ڕوئیای دەکە کە مسلمانەکان سەردەمێک دێن کە مولکی کیسرایان دەکەوتە دەست، هەروە مولکی ڕۆمەکانیان دەکەوتە دەست. ڕوئیایە کە دەداتە سەحابەکان کە لە داهاتوویەک وێنایەک دەکاتون کە لەو پڕی ناخۆشی و لەو پڕی کە بەڕاستی ئەو هەموو خەڵکە نزیکەی 10,000 کەس لە دەرەوە دەورەی گەمارۆی کە مەدینەیدا، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم دید و ڕوئیایەک و وێنایەکی وا دەکێشی لە بۆ مسلمانەکان لەو کاتێ وریان بەرز دەبتەوە. ئەو ڕوئیای پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوئیانێکی واقعی بووە، چونکە لەلایەن خوای پەروەردگار پێی ڕاگەیاندرایە کە بەو شێوەی دەبی دەگاتە ئەو شوێنەدا. کەواتە دید و ئامانجەکە دیاری دەکات. هەروەها دیاریکردنی قۆناغی ئیشکردن. ئەم ئینسانە پێویستە بە شێوێک ئیش بکە، هەر قۆناغێکی وەکو باسمان کردیە لە بەرنامەکانی پێشوشدا باسمان کردیە کە دیاریکردنی پلاندانان بۆ دیاریکردنی قۆناغی پێشەنگ بوو. ئایا پێشەنگ لە چ قۆناغی؟ بەڵام بە هەمان شێوە کە ئەم کەسەی کە پلان باز دەکەین کە دیاریکردنی قۆناغەکانە، هەروە هاوسەنجی کردن لە نێوان ئامانجەکاندا کە چۆن بتوانانی ئەولەویات لە ئامانجەکاندا ئەو ئینسانە دیاری بکەن. کەواتە بە ئەگەر بێت و پێناسەیەکی کورتی پلان بکەین، کردداری دیاریکردنی وێنەی دیدی داهاتووە. وێنەی داهاتووی ئینجا داهاتووی کەسێکە وەکو کەسدا ئەم کەسە وێنەیەک دەکە لە بۆ مستەقبەلی خۆی. بۆ نمونە گەنجێکی تەمەن 20 ساڵی وێنەی خۆی دەکات پاش ئەوەی تەمەنی 30 ساڵە بگاتە شوێن دەر. چی هەبێ چی نەبی؟ ئینجا کە کاتێک کاری بزنسی دەکە دەیهێبتە پێشەنگ، یان لە کارێکی هونەری دەکا، یان کارێکی دەعاوی دەکا، یان کارێکی زانستی دەکا. لەم بوارە لە پاش ئەوەی کە تەخەڕوز دەکە دەیهوێ لە پاش ئەوەی کە لە 22 ساڵ تەخەڕوزی کرد بەرەو چێن دەربچی لە پاش ئەوەی تەمەنی 30 ساڵە. ئایا دەیهوێ سەروەتی زیاد بی؟ ئایا دەیهوێ زانستی زیاد بی؟ ئایا دەیهوێ شەهادەی زیاد بی؟ ئایا دەیهوێ پەیامەکەی یان
کە پەیامێکی هەیە قوتابی هەیە ئایا قوتابیەکانی عەدەد و ژمارەی قوتابی لە پاش ئەوەی هۆساڵە چ گۆڕانکاریەکی بەسەرداری کەواتە وێنەیەکی داهاتووە لە بۆچێ لە بۆ کەس یان لە بۆ موئەسسەسە ئەمە باسی ئەمە لێرەکە کاتیایك باز دەکەین پێشەنگبوون لەکنەوە پێشەنگبوونی تاک پێشەنگبوونی موئەسسەسە پێشەنگبوونی دەوڵەت هەمووی ئەو منچینانە دەتوانین لەسەر تاکیش بەکاربینین لەسەر ئینسانیش لەسەر تاکێکی ئینسان وەکو فەرددا برین کاکە بەو شێوەی بی کە پێویستە ئینسانەکە کە پلانی هەیە کەواتە وێنەیەکی خۆی هەیە لە بۆ داهاتوو کە بگاتە شوێندەر اینجا حتما ئەو دید و ئامانزانەی کە دیاری دەکەین ئین دید و ئامانزەکان وەکو لە بەرنامەکانی پێشومان باس کردیە کە پێویستە بە طریقەیەکدا بە طریقەیەکی زەکی بە طریقەیەک سمارت پێی دەوترێ هەر کەلیمەیەک لەوانە کە مانایەکێک لەوانە واقعی هەروە توانای ئینسانەکە هەوی جێبەجێ بکە هەروە دیاریکردنی کاتی تێدای بتوانێت لە کاتێکی دیاریکراوە کە ئەمەش دید و ئامانزەکان دەبی بتوانێت ئەو کەسە بهینێتە دی و هەروە بتوانرێش کەمەڕاستی بپێورێت چونکە دید و ئامانز نابێت دید و ئامانزێکی ڕەهایبی دەبێت دید و ئامانزێکی دیاریکراوی کە ئینسانەکە دەتوانێت دیاری بکە کەواتە کردداری دیاریکردنی وێنەی چیە وێنەی داهاتوو لە بۆ ئینسامی یان لە بۆ موئەسسەسێک بێ وەچۆنیەتی گەیشتن پێی هەروەها ئەم دووەمە کە پێی دەڵێن ڕێگای گەیشتن بەم دید و ئامانزانە کە پلانەکە دیاری دەکا کەواتە تو دووشت هەیە کە پلاندادنەی پلانێکت هەیە کە دید و ئامانزەکانی خۆ دیاری دەکەین کە لە ناو پلانیشدا ئایا بە چ شێوەیەک بە چ ڕێگایەک بەکاردەهێنی بۆ ئەوەی بگێ ئەو دیدە یا ئەو ئامانزانە بۆیتە پلان کە ئەگەر بێت و با تەمەشا پلان بکەی گرنگی گەلێ زۆری هەیە کە دانانی پلان بۆ کەسێکی پێشەنگ زۆر پێویستە کە کەسێکی پێشەنگی چاڵاکی خاوەن پێیان کە کاتێکی زۆری لە بۆ دەگەڕێنەوە کاتێکی زۆری لە بۆ دەگەڕێنەوە کە پلان ڕاستە بەبێ پلانی توانی شەکە بکەم بەڵام کاتێک پلان دادنی کاتی لە بۆ دەگەڕێتەوە هەروەها کاتێک ئینسان پلان دادنێن لە بۆ جێبەجێکردنی کارێک ئینزە چ فەردیبی چ مؤسساوی سامانی لە بۆ دەگەڕێتەوە لەوانە بەبێ پلان زۆر زار بەیە کەسێک دێخانیەکی بەسی دروست دەکە ئەگەر بێت و پلان دابنێ بۆ نمونە پێش ئەوەی دەست بە کارەکە بکە کارەکەی تەوزیع بکە بەسەر چەند مانگێک دوو مانگ بتوانی خانێکە تەواوکە بە سێ مانگ تەواو کە پێش ئەوەی بچی تەلەفۆن لە بۆ وەستایەکان بکە و هەروە کۆنتاکیان لەگەر بکە کەواتە لێرە دەبتە هۆی کاتێکی زۆری لە بۆ دەگەڕێتەوە هەروەها مامەڵەیەشیان لەگەر دەکە و مەسرفیشان هەموو لە بۆ دەگەڕێنەوە کار ئاسانی دەبتە هۆی کار ئاسانی چۆن توانایی لە شوێنی خۆی کە ئەم تواناییەی لێ هاتوو ئینسانە لە شوێنی خۆدا بەکاربهێنی چونکە بەڕاستی کەفاءە دۆزینەوەی کەفاءە یەکە لەوەی بەواسطەی پلاندانان دەتوانی کەفاءەی خەڵک دیاری بکەین و هەروەها بە شێوەیەک دیاری بکەین کە لەو سەردەمەکە دەبینین لە زۆر شوێندا کە دەبینی موئەسسەسەیەک دادەنرێ یان لە دەوڵەتدا وەکوی ئێستا کە زۆربەی دەوڵەتەکان لەبەر چی کەسی کەفوو ناستە شوێنی دیاریکە لەبەرەوەی پلان نییە تەنها دەیانەوێت کارەکە بەڕێ بکرێتەوە و کەم و کوڕیەکان دیاری دەکات ئەگەر بێت و پلان هەبوو بەهۆی ئەو پلانە دێ هەڵسەنگاندن بۆ خۆت دەکەی یان هەڵسەنگاندن بۆ ئەو موسەسە دەکەی لەسەر ئەساسی ئەو پلانە دەگەی ئەوەی ئایا تو ئەو دید و ئامانزانی کە هات بۆ جێبەجێت کریانە کاتێک دەنێت لەبەر چ جێبەجێ نەکرا ئایا خەلەلەکە لە خودی خۆت بوو یان شتێکی طاریئە هات لە ئەستۆ توانای تێدا نەبوو ئینسانەکە چارەسەری بکە هەروەها پلان دەبتە هۆی چەندەها ڕێگا چارەمان لە بۆ دادەنی کە ئەمە کە پێ دەرێن کە دەنێ پلانی استراتیژی یعنی ئینسانەکە بە استراتیژی بیر دەکاتەوە یعنی لە بۆ یەک کار چەندەها ڕێگا دادەنی ئایا بەو ڕێگایە دەیکەم بەو ڕێگایە دەیکەم بەو ڕێگایە دەیکەم بەو ڕێگایە کەواتە پلانی ئەیوبی و سیودی و چەندەها شت دادەنێ نەک تەنها بڵێ کاکە من ئەو دەکەم و تۆ یەک ڕێگا چارە لە خۆدا بنێ و ئینسانە تووشیست دەبێت تووشی نەکسە دەبێت تووشی کەم و کورتی دەبێت تووشی داڕوخان دەبێت بۆیە کە دەبێن پلان کە چەندەها ڕێگا دەبین تۆ لە بۆ کاری یا چەندەها چارەسەر دادنێ لە بۆ کێشەکاندا پلیان یارمەتی دەرە بۆ بڕیاردانی دروستدا کە هەر پلان کە کاتێک باسی پلان دەکەین کە دەبتە هۆی ئەوەی ئەو ئینسانە بتوانین بڕیاری دروست بدە چونکە ڕؤیا و دیدەکەی لە پێشساوی بەواسطەی ئەو ڕؤیا ئەو دیدەی دەتوانی پلانەکەی کە دەتوانی بڕیارە دروستەکە بدا
كاتێک تەمەشا دەکەین کە لە بەرنامەکانی پێشوش دەکە کە باسی پلاندانانمان کرد کە بنچینێژی سەرێکی چی بوو باسی ئەومان کرد کە پلان دوو جۆری هەیە پلاندانانێکی کورتخایانمان هەیە پلاندانانێکی درێژخایانمان هەیە ئەو پلاندانانەی درێژخایەنە وەکو ئەگەر بێت و تەمەشای بکەی کە کاتێک یوسف عليه السلام قال تزرعون 7 سنين دأبا باسی دەکە کاتێ باسی کە 7 ساڵ چ دەکەن گەنم و جۆ ئەو بابەتان دەچینن هەروەها فما حصدتم فذروه في سنبله ئەوەکەی کە بەدەستی دێن لەناو گوڵەکەی خۆی بەجێ بێرن باش تەنها کەمێک بخۆن لە پاش ئەوەی باسی 7 ساڵی دیش دەکات کە پلانێکی 15 ساڵی دانەنی یوسف عليه السلام لە بۆ ئەوی مصر ڕزگار بکە لە چێ لەو نەهامەتیە و لەو کەمباریە لەو مەجاعە لەو وشکە ساڵیەی کە دەبینیم کە ئێمە ئیسفادەی لێ دەگرین کە ئێستا کە زۆر زاری مسلمانیش دێ پلانێش دەدرێکا کە پلان دامەنێ تەوەکل لەسەر خوا تەوەکلکردن فإذا عزمت فتوكل على الله عزم كردنو يعني إرادة هبو لباش أو اشتكان همور ريكي خز بزانا كأتو تنها لسروي اعتماد مكا فتوكل على الله لباش أو يتبيس توكل على الله لسر خواي بويا كبابي بلان ناكري توكل لسر خواي برداركي بويا كسكا كاتي ديت الله في غمر صلى الله عليه وسلم ك وراغكي بيا كذا نبي بس مويان نبي بس ما تنها توكل لسر خواي برداركم في غمر صلى الله عليه وسلم ناكا بي بس توكل لسر خواي بردار كواتا بلان دابنيو بلام اعتماد لسر بلان مكا توكل لسر خواي برداركا كخواي بردار إيشك السر بيخي هروها في غمر صلى الله عليه وسلم اكو باس ما كتبت شيء ما عليك كرديا كواتا بلان دانا دو بلان دانا ما هبو كبلان دانانێکی استراتیژی کە پەیوەندی بەدید و ئامانجەکان هەیە کە لە بەرنامەکانی پێشوو بە تەفسیلیمان باس کردیا هەروەها پلاندانایشی تەشغیلی کارکردن ئەو پلاندانانی کارکرد بابرین استراتیژیەکە پەیوەندی بە دید و وێنەی داهاتوو کەنسەکەیە هەروەها پلانی تەشغیلیش کە ڕێگای ڕاستمان بۆ دیاری دەکەن لە کارکردن کەواتە هەر یەکێکیان کارێکی سەربەخۆیە بۆ ئەوەی بتوانین ڕێگایەکەمان ڕێگایەکی دروست بی قۆناغەکانمان دیار بی پێویستە پلانی تەشغیلیمان بۆ ئەوەی داهاتوومان داهاتوویەکی ڕۆن بی بزانین لە داهاتوودا دەگەینە کوێ بەرەو کوێ دەچین پێویستە پلانی استراتیژیمان هەبی ئینشاءالله لە بەرنامەی داهاتوودا باسی بە هەماشەی لە هاتوو کارگێڕەکانی تر دەکەین کە ئەوانیش بریتیان لە ڕێخستن و پێشەوایەتی و هەروە چۆنیەتی بڕیاردانان و هەروە خشتەی کارکردن وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.